بەڵێ دیارە تابان ئێستاکە من لە بەرلینم، لە بەرلین پایتەختی ئەڵمانیا. لێرە بەهۆی یەکی ئایارەوە سبەینێ پشووی فەرمیە لە ئەڵمانیا، لە تەواوی هەرێمەکانی ئەڵمانیا پشووی فەرمیە. ئەو بازار و مۆڵ و هەروەها ئەو مارکێتانی کە با بڵین کەلوپەل و پێداویستی و هەر کەلوپەلی ئەلکترۆنی بێت، هەر کەلوپەلێکی دیکە بێت، هەموو ئەو مارکێتانە دیارە هەموو ئەو مۆڵانە هەموو بازارەکان سبەینێ دادەخرێن. دیارە هۆکاری داخستنی ئەم بازار و مۆڵانەش دەگەڕێتەوە بۆ جەژنی کرێکاران واتایشی ئایار کە هەموو ساڵێک لە زۆربەی وڵاتان و هەروەها بەتایبەتیش لە ئەڵمانیا گرنگیشی زۆری پێدەدرێت، چونکە لە ئێستادا زۆربەی با بڵین لایەنەکانی ئەڵمانیا بەهۆی ئەم ڤایرۆسی کۆڕۆنایەوە ڕێوشوێنی تایبەتیان گرتوۆتە بەر و جگە لەوە زۆرێک لە کرێکاران، زۆرێک لەو کەسانی کە لە ئەڵمانیا کرێکارنیە خودکارەکەن بە نیازن بەیانی خۆپیشاندان بکەن و لەگەڵ ئەوەشدا کە خەڵکێکی دیکە هەن کە تووڕەن لە ڕێکارەکانی ڤایرۆسی کۆڕۆنا و قەدەغەی شەوانە. ئەو کاتێکە ئێستا من قسەی تاکەم دیارە درنگانی شەوە لە شارەکانی ئەڵمانیا بەپی ئەو ڕێکارانی کە ئێستاکە هەیە قەدەغی هاتوچۆیە، هەر بۆیش ئێستا لە پشتی منەوە خەڵکیشی زۆر کەم دەبیندرێ. دیارە ئەمە وای کردووە کە خەڵکی زیاتر تووڕە بێت لە حکوومەت و هەر لە ئێستادا کە من قساکەم لە بەشێک لە شەقامەکانی بەرلین خۆپیشاندانە دژی قەدەغی هاتوچۆ، هەر بۆیە بەشێک لە پارتەکان وەکو پارتی چەپەکان و هەروەها ڕازڕەوەکان چەند ڕێکخرا و لایەنێکی دیکە بەنیازن بەیانی لە بەرلین، لە مینشن، لە فرانکفۆرت، لە زۆربەی شارەکانی ئەڵمانیا خۆپیشاندان بکەن هەم دژی با بڵین ئەو بڕیار و یاسانەی کە بۆ کرێکاران هەیە و هەم دژی ئەو ڕێکار و ئەو یاسانەی کە بۆ ڤایرۆسی کۆڕۆنا هەیە. ئەم ساڵ زۆربەی دەستگا ئەمنیەکان خراوەتنە ئامادەباشیەوە لە بەرلین کە پایتەختە زیاتر لە 5,000 پۆلیس و دەستگای ئەمنی خراوەتنە ئامادەباشیەوە بۆی کە ڕێگە نەدەن کە هاوڵاتیان تێکەڵی زۆریان هەبێت بەهۆی ئەم ڤایرۆسەوە تێکەڵی زۆر نەبێت و دەستگا ئەمنیەکان ڕایانگەاندووە لە هەر شوێنەگەر بێت و تێکەڵی زۆر بێت، ڕێکارەکان جێبەجێ نەکرێن، ئەوە ڕێگە لە خۆپیشاندان دەگرن. هەر بۆیە بەشێک لە بڵین ڕێکخراوەکان کە بەیانی بەنیازن خۆپیشاندان بکەن ژمارەیان زۆرە وەکو ئەوی پێشبینی بۆ کراوە لە هەم لە بەرلین هەم لە شارەکانی دیکەی ئەڵمانیا. هەرچەندە لە وڵاتی ئەڵمانیا گرنگێکی زۆر بە کرێکار و هەروەها بە کەرتی با بڵێن ئەو شوێنانە دراوە ئەو کەرتانی کە تایبەتن بە ئیشکردنی کرێکار هەموو ساڵێک لە ئەڵمانیا ڕێژێشی بەرچاو با بڵین موچەی کرێکاران زیاد دەکرێت. بۆ نمونەگە ساڵی 2015 وەربگرین لەو کاتەوە تاکوی ئێستا نزیکەی چەندین یۆرۆ ژمارەی با بڵین ساعاتی با بڵین کرێکاران زیاد کراوە. لە ساڵی 2015 8 سنت دەدرا بە کرێکار ساعاتی واتە کاتژمێری 8 سنت. لە ساڵی 2020 با بڵین کاتژمێری کارکردن زیاتر کرا بۆ 9 سنت. لە ساڵی 2021 ناو مانگی شەشی ئەم ساڵی 2021 کاتژمێری کارکردن دەبێت بە 9 سنت. لە ساڵی 2022 لە مانگی 6 ڕێژەکە بەرز دەبێتەوە بۆ 10 سنت. واتە لە ئەڵمانیا دەتوانین بڵین ساڵ بە ساڵ ماوە بماوە با بڵین کاتژمێرەکانی کارکردنی کرێکاران زیاد دەکرێت. بۆیە هەرچەندە لەگەڵ ئەمەشدا هێشتا کرێکاران ناڕزین لە حکوومەتی ئەڵمانیا، ناڕازین لەو شوێنانی کە کاری تێدا دەکەن. بۆیە پێشبینی دەکرێت کە سبەینێ لە زۆرترین شەقامەکانی ئەڵمانیا خۆپیشاندان دژی حکوومەت و دژی لایەنی پەیوەندیدار ئەنجام بدرێت. ئەمە زانێرەکان بوو سیاگەڕێن.